سۆمای چاوانی لە قیسلەمانی بە هاوکاری خێرخوازان هەستین بە دابەشکردنی موچەی مانگی 1 و 2 بەسەر مناڵانی نازداردا. موچەکە بریتێ لە 100,000 بۆ هەر منداڵێک و هەروەها لەگەڵ موچەکەیە خواردن و جلوبەرگ و هەروەها گۆشتمان بۆ ئامادە کردوون. سوپاسی خێرخوازانەکەین، دیارە من لە ڕێی خێرخوازانەوە بووە ئێمەش توانیمانە دڵی ئەو مناڵە نازدارانە خۆشکەین کە بەڕاستی لەم کاتەیە کە لایەنی مادی هەموو خێزانێک بەرەو کزیە ڕوا، ئێمە توانیمانە لە ڕێی خێرخوازانەوە دڵی ئەو خانەوادە و مناڵانە خۆشکەین و هەروەهاوە قوتابخانەش کراوەتەوە کە پێداویستی قوتابخانە زۆر بووە لەسەر خێزانەکان. پێمان خۆش بوو لەم کاتەوەختەیە ئێمە ئەو موچەیەدا بەشکەین بەسەریانە کە بەڕاستی زۆر جێی دڵخۆشی دایکەکانە کە قساکەن ئەڵێن ئێمە نەمانتوانیوە بەپێی پێویست هەتا دەفتەر و پێنووس بکرین بۆ مناڵەکانمان، توانیوانە بەهۆی ئەمەوە ئینشاءڵڵا ئەو کەلێنە پڕکەنەوە بۆ مناڵەکانیان. ئێمە دیارە 300 مناڵ موچەی مانگانیان هەیە کە ئەمڕۆ دەستمان پێ کردووە بەردەوامە بێ هەتا 3 ڕۆژ هەر بە گروپ بانگمان کردوون لەبەر ئەوەی کە نەخۆشیە بڵاوە و هەروەها لە پەرسەندنایە حەزمان نەکردووە زۆر بەریەکەوتن ڕووبە، بۆیە کردمانە بە 3 گروپەوە، هەر گروپە و بە 150 ماڵ بانگمان کردوون و لێرە هاوکاریەکەیان ئەینی لەگەڵ ئەوەشە خواردن و جلوبەرگ و گۆشتیشان دابش ئەەکەین بەسەریانە.